خوا موبایلەکەم لەبیر چووە. لەکوێ؟ لەگەڵ سعدیانە بووم یانەوە لەو دوکانە بیرم چۆ یانەوە لە سیارەکەی سعدیایە. قۆڕنەکەم دایتەوە بۆ تەلەفۆنەکەی بۆ بێنە موبایلەکەم لەوێ سعدی بێ. خوا ڕۆژ و بێرە خێر بێ کە تۆ بۆچی؟ ها کوڕم ئەجانسی چییە؟ ئی کەس نییە بڕۆ ژۆرێ ئارام کاتخوا پێم برێدی دڵم ئارام بڕۆ ژوورێ. ئەلو؟ ئەلو؟ چی بوو دای؟ هەڵی کرد تۆ قسە ناکە. ئەلو؟ ئەلو ئەرێ بۆ جواب نایتەوە؟ بێنە ئەلو؟ بۆ جواب ناییتەوە؟ ئەو موبایلەی کچەکەی منە. ئەلو؟ قڕم بەسەرێ گوتی موبایلەکەی منە ئێستا تاکید بوومەوە کەی ژنانە. ئەلو کاکە گیان کاکە خیانەت لە ناو دەستەکانمە. کاکە لە ناو سیارەکەی سعدی موبایلێکی ژنم دۆزێەوە. دەزانێ ژنانەوە کوڕە کاکە ڕسمی ژنانی لەسەرش ڕسمی ژنان. ئەوە چییە هەزار کەس ڕسمیژنی لەسەر موبایلدانە؟ کاکە گیان با هەزار نەفەر کو ئەگە ئی پیاوان بی ڕسمی ژنی خۆی کو دادنی دوایش ئێستا ژنەکە بە خۆی تەلەفۆنی کرد گوتی ئەو موبایلەی منە هەرچەند گوتی ئەلو ئەلو قسەی کرد من یەک کەلیمەش جوابم نەداوە. باشە باش موبایلێک بزرگۆت سبەی وەدی بە سعدیەوە هەیە. کوڕە کاکەوە بەڕاستی تا ناو سیارە سعدی خۆم دەرم هێنا. باشە خوشکم ئێستا من چ بکەم؟ دەیە چ بکەم؟ کاکە یعنی چ بکەی کاکە؟ دە باشە خوشکت فڕێدە وەسیەتەکەش فڕێدە. وەسیەت باشە ئەوە هاتم دەی خواحافیز. باشە کاکە گیان خواحافیز. ئای خوایە سعدی کۆم دوێناکە. ڕەشید یانە ڕەشید کالۆم بسوڕی گورە ماڵ داوا بدرێن ڕاقسەی دەکەی دەرێم ئەو جلە جوانە ئەو شاڵە جوانە لەکێ هەمە بەستم لەکێت بوو. قابلە دزی بێتم سعدی وەڵڵای ئەوەی ڕاستی بە سعدی گیان وتمەم ڕازی لێ تاکەی وەڵا خۆم کرد بەوە بازاڕا چی پارەم پێ بوو یان بەم شاڵە تەقانمەوە بەڕاستی. سعدیش جواب نایەتەوە ئێستا بۆ جواب نایەتەوە؟ هەر بۆی بکە دایکە. خوای گیان ئەمە چی بوو؟ ئەم موبایلەم بۆ چۆن ئەبێ موبایل ئاوا دابنین لەم لاولا؟ وەڵڵا موبایل لە هەموو شتە زەڕورترە.